باوکەجان ئەو ئاوی ساردم بۆ هێنای کوڕماوی سار ناخۆم قوڕگما تۆ یەک حەزم لە ئاویشی لە تێنا ئەی باوکەسە تۆتێ گەرمە سادی کە چوم سەهۆڵاوم بۆ کرد چی لێ بکەم وەڵای شتێتە کردم بە قورئان ناخۆم ڕۆڵە ئەرێ تۆ چی کوڕە باوکە چی تۆکی من لە سەعات دەی بەیانی و لێرە وان نیوەشەوە تازە بەم نەڵیشی من کوڕەکەتم کوڕەکە پیاوی مۆلی دەکەی لا حول ولا قوة إلا باوکە من سەمیری کورتم سەمیر سەمیرە چیە سەمیرەی کچەم هەرێ بەکوا کچمانە ناوی سەمیرە باوکە بە قورئان خەریکە تێکمەی تۆ ئەی تۆ کامیانی من سەمیری کورتم باوکە بۆ وام لێکەی بە قورئان شێت مەکەی تۆ ها ئەی ڕۆڵە بۆ تۆ میوە هێناوە خیارێکە بۆ قاشکەم ناوەڵا حەزم لێنی حەزم لە ترۆزیە خوا عکسی ترێ بۆ وێنە مەڵی حەزم لە گێلاسە قۆخە بۆ وێنەوە حەزم لە نازانم هەڵوژەیە ئەی بۆ بە مناڵی ئەو ناردم ڕۆژی کالیارێک تەخوا بە تشکرەوە سە بۆ نایخۆی تۆ بە مناڵی بنێ ناسی تو باوکمی دەی هاوای باوکەی جان تۆ بۆ واکەی بە قوربانە من هەڵم باشە ڕۆڵە دایکە بۆ نەهاتەوە لەکوێ لەسەر قەبران ناچوو سێوم بۆ بێنێ تا ئێستا سێوەکەی نێناوە کوڕە باوکەی هاوار بۆ شێت مەکەی ئەوە کاتی ڕاپەڕینەکە بوو دایکەمە نار بۆ سێ و تڕێلیە پان بۆ بە عەرزەکە بەخوا بە شتفرێ لێمان کردەوە یعنی چی لێ ها مرد تا ئێستا چاوەڕێ سێوەکەیت ئەرە وەڵا لا حول ولا قوة إلا بالله سنابێکی پیاکەم ئاخ باوکە ناخۆم ڕۆڵە تەبیعەتم ناچێتە سەر سناب نەیکەی کول هەر تیکەیە تیکەیە ئەوە هاوڕێیان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە دوعای خێرمان بۆ بکەن دوعای خێرمان بۆ بکەن بە ئاکتیڤمان بەرز بێتەوە ئەرە ڕۆڵە سەمی دێت تۆ زەباییە چی بایم باوکە ئەمەی کە لە سەری پاڵکەوت و پاڵێ جۆلانەکە ئەوەش بڵێ پاڵ بایە جوان نییە ئەوە چێ بوومە لەرزەیە ملەرزەنی ئەو جۆلانەکە بوو درگاشە ئەیاخوا فەرمونون کاک نیعمەت دە فەرموو فەرموو کاک نیعمەت بەڵێ بەڵێ فەرموو سلام عەلەیکوم کاکە سەردار چۆنی باشی خاڵێ لەچیای سەرچاوەکەم ئەحواڵت چۆنە دەنگ و باسێ تۆ باشی نیعمەت نزیکە گەڵایۆشخان یاخوا بەخێر بێت گەورەتان کردی قوربان مام قەی چۆنە وەڵڵاهی جامام قەیس چۆنە بەخوا کەس ناناسێتەوە مامە قەیزگیان چۆنی گیان گەلاوێش خان سکور باشی بەخێر بێ یاخوا شەرەفم شانسی ئێوەیە ها باوکم بەلمی ناناسێت ئەرە خۆت و کەس ناناسێتەوە چی بکەم ئەڵێم جەعفەر چۆنە باشە شکۆر جەعفەر کیە مامە قەیس پرێ مێردەکە و ناوی چی بوو وەختی خۆی ئایا قەینا دەوازی لێ بێنەر ئەمە ناوی چی بوو ئەوە نیعمەت نیعمەتم ناوە نیعمەت ئەڵێم نیعمەت بزانە گەلاوێشخانم بۆ تەرتیب ناکەی شوم پێ بکە جوانە وڵا جوانە ڕوێن ئەمە عیبە کاکە کاکە خۆچی بکەم باوک بۆ خڵەفا بە قوربان لی مەگرە ئەی باشە خەڵافای بچون و قسە لاکە کوڕە قەتەکەی تێکەی تشتەکە ئێوە عەسەبی مەبر شتەکە ئاواهیە هێتان ناخۆش نەبێت خوا وتم با نەچین دەخەی ناکە باوکم کاکە وازی تۆ ئەڵم خۆی پیس ناکات واللهی بەرە وەڵڵا واگەڕم دایبی ئەکسلارزم دەست ناکەوێت چی لێ بکەم دایبێ گەورەکەی بۆ بکەمە گەورەکە بەخوا ئەگەرم جایە دەستم نەکەوتووە لە تەبەتانی پێ هەڵگرم مەگەر نانەبەتانی چی بەس ڕەحمەت لە شیرێ ئەو لای وا هەیە کاکەنە و تەمەن و خوان پیسەکەن فڕیانێ لەسەر جادا من ئەوە باوکمە غەزبە لەسەرم خزمەتی کەم دەست و خۆش هێوا ناڵێ دەست و خۆش دەست و خۆش ئەڵێم حەزی لە چیە مامە قەیس بۆ بکە بەیانی وەڵا بۆ من بە قوربان حەزم لە هینە شۆڕنا زۆڕنای چی شۆڕنا هینە ئەوە ئەزانین چۆن باوکم نقطەکان سەروژێر بە ئارەزی خۆی یاری پێکە مەقسەی شۆربایە جا نقطەکە هێناوتە سەرەوانێ بۆ یەکەم قەرە خرمانیشی بۆ لێنم گۆشتیشی بۆ سوورەکەم و بەیانی بۆتانێن قەرە چییە؟ قەرە خەرمان ئەوە نی وەکو ساوە خزمانە ئامۆزامانە ئامۆزامان ئەڵێ بڕۆڵە ئەمە چی ئەمە خزمی یەکنم دوانە ئەمە باوکە بۆ خاتی خۆشن و مێردن ئەگەر خوشکێتی بۆچی لێم مارە ناکات پۆی ئاخر باوکە خێ معقوڵ نییە ئەوە نیعمەتخانە ژنی گەلاوێشخان کە داوای لێبوور نەکەم بەخوا مەسەی لێ تێگاو ئەزانم بەخوا باوکە سەری تۆش تێوان تێگاوە چی بکەم وازم باش نییە و قەیناکە خوا فرسەتێ با بڵێ هەر بە ئیمان کەفتەکاری سەر جێگانە بێ ئەوە بڵێ ئامین هەنا مالە دەمێ گەلاوێشخان ئێمە ژوامان لێ ئەرە بەخوا ئەگەری ئێوە ئەمانە خزمەت دەکەن ئێمە کێ خزمەتمان کە ئای ئەو لای ئەم ڕۆژە ناخۆم چی ناخۆم هیچ ناخۆم بەخوا
نانا بياني ششونات تابوكم هسدي بابرون وعسير تاع شيشة بابرون عسيني كاكم نهار كان بتنيا لخصمتها انا اقول يا بابا خير بين مالطا شي باجي نعمة دروه باجي احمد شي تبوها الشكل كي دقيقه خلينا حافظ تامبه والله وابي حافظ تامبه بخير بين يا اخوا ما تقدر أنا باوك توبو حي من برد بو چی بهات يقولوا ميوانا أنا أخذ دو قصير راكو بيكب كده والله عاوش نجوا چی بو چی بو ماره نکردم شورناك وجوانا فليه والله السلام عليكم هذه الكرنبو ولا تاكل الرولا والله باكل هو اللي ما شذا ويدوز السنه ومش ناكل خو ما ننكر حزن لي سليم بخواي تشتي له بابته كشمر باشا هيجي تيابو والله باكل وبارنا ماكل اي والله كابرات زيتوني تعصيب وهذا وين يعني وجدي عليك يعني بو أمانة الزيتون خوتان سوق الرسواك شو باكل جنبوي بتاخذي الرولا بما اخو فامن على ورتكانه چی الليره أنا باوك تو جاري بيتك بمشكلة ماني تو من أنا تيوتا أو لا كان من الناس توا باوك ده بس خد بالطاقة مك أظن بو بابيرم زلطانجي إن شاء الله تاكل ورا بابا جورك مسألة باو تانية مسألة بابير تانية أي أكتيفي بيجا كمان صفرة على مالا باوك والله مزاني بحستي بو باوك قريب يتعبتي أزاين شون هرشي تانكدو ومحصل شي باوك أكتيفي بيجا كمان حل إيه باوك من بلانيك ما إيه سبينة مشهدك يكين بزانا أكتيف مان أفريانا إيه دي يلا كورم دابزن أمير دي ورا ويرولا باباكم داقرين يلا دي باوك جان دي باوكي جان دابزا يلا باوكي جان دابزا والله دانا بزم خدانا بزمني باوكي جان يرى شويه إيري مالي خومانا مالي مالي خومانا باوكا أنا دا كورم دا بس أو خوي حزك قبل مالي خومانا دا باوكا دا دابز الروح حكم توزيك هلا برين والله دانا بزم بو چی هلا برن چی جنيه ناوا باشا أنا باوك بشين يا كريني شو بيني دايقرين كريني بوتشي كورم باوكي جان بقسيك وجهها دا دابز الروح حكم ها سميت بيدا لدابزا كورم كان هنا وبيخون برسيمه كباب مان هنا بلا تشش كباب هنا والله باوك سيشي شمنا ابوي مشوارين باوك والله باوك راسي بو خويا باوك رمي بشو ازاني تي كورب من وانا اخو بخوا بخي كيغا خو ميكيني كباب بني ويكي بيو باشا وقسي على شي باوك وقتي وداي نيشي شكا كهذا يعني شي شو نيجي بركه دقيناك دي باوكي جان دي الله دي توزي همتي دي توزي غيريت اي باوكا هواش تو اما تياري فلا مكان ازار ميدا فلا مكان دي باوك والله كرسي منو يا بخوا يواش دي دبر دي هواش انا شويه ايري مالي خوم انا باوكي جان اما ني بي خوشك علي مالي خوم انا انا تو كام يعني باوكي جان وكره بتقول لك منه ان شاء الله بس الله يكون من بنا من علي عدنان بو كرم اي باوك باني انا كذا مع عدنان قيسي زين باجني عدنان قيسي وقتي خويا وكوباني كري دوري كرم كوره باوك مصارعه كبو خاتي كوباني كريتي احتمال واجو بيت هي ماشي للدواوا وكره كوره كما ما جاباوك توزي كي هلا برين كباب خويت هشتق زور خوشه لكن باوك كبابي شي الكباب من هنا هنا بس مو سيانا من باوغر بقرعان برجر هكذا شورة عرب اخوة دواي خوي بيسك اخوة عقلية جو اخوة شي بتاني بكاري بيني بس باك نوي ايش من بينيو ايش جو اخوة سيتش لازم بس لتر ايوه ده هسه كورم دراكه غوراني كي خوش ما بخسري باتوزيل برين دي هسه الراوه سباس سنابك حاضركم باشا باوكا خوشويستان عزيزان باوكم نخوشه خلفاوه هنا معنا بو سيدان يك هالبركتان بيشكزكين وموارم لايكي كان كومنتي كان شيري كان بلني كان دايق السنة هلا هذه سنة حتى باوكا
لحفلة كيفانو وحزم اليكردو إلى الججنة كيفانو هاي لفانو بيرانو أوف ئەم خەسوورم بووە خۆی قەشمار کردووە پەیام وەرە سیرکە سێ باو بکە باوکتی سام بەز نەکەی وڵڵی ئەگەر لەلایڤەنێکە باوکم کردووە بۆ لە لای با خۆی قەشمار کردووە نازانم چی پێڵم لە جارە گەوژە بەقسەم ناکە ئەوە باوکم جارە ترش تەلەفۆنی بۆم کردوتی ئەم جارە لایڤ بکاتەوە باوکی پێویستە لە پەیام جیابیتەوە بەڵام ئەوە هیچ چاوانێکی منیتیان نییە کە ئەو لایڤی کردوێتەوە هەستە با بڕۆین کێشمکەوە باوکە بەسە بەبوونی سناپچات و بەبوونی تیکتۆکی تۆ هەموو ژیانی من وێران بوو بەهۆی و ئەتوارە ناشرینانی ئێوەوە من بڕیارم دا واز لە کچەکەت بێنم الله لەو حیوانەوە زای بۆ تیکتۆک سەرمووی خوا دووبارەی کردە لای بەدە بڕێ دەی دەبی لەرەوە باوکە بە باشەوە مەحکەمەی ناوێ بڕیارم داوە واز لە کچەکەت بێنم لە لایفە باشە الله هاوڕێیان کوانی لەکتان کو ئەکتیفتان وەڵا ئافەر ڕۆی باوکە لێم جیابەوە وعد بێ هەر بە لایو لە 24 سەعاتە مێدێککە بۆ پێیاکە